بسم الله الرحمن الرحیم. سلامی خۆی گۆرتان لێبێ بینەران و بیسەرانی بەڕێز. بەداخەوە ڕووداوە نەخوازراوەکانی سپارێزگای سلێمانی تەشەنەی سەند کار گەیشتە هەموو ئەو سوتاندن و پەلەماردان و لە هەموویشی ناخۆشتر و تاڵتر و قورستر گیان لە دەستدان و برینداربوونی دەیان هاوڵاتی و گەنجی قارەمانی ئەم میللەتە. بەداخەوە کارگەیشتە ئەوەی خوێن بڕژێ کە لە کاتێکا داوای چاکسازی دەکرێت، داوای موچە و داوای قوتی ڕۆژانە دەکرێت. هەموو ئەوانە مافی ڕەوای ئەو خەڵکن، مافی ڕەوای گەلن، بەڵام وەک دەوترێ بەلارێدا بردن ترسناکە. کارگەیشتە سوتاندنی قایمێتی کۆیە کە دەیان بەڵگەی خەڵکی و هاوڵاتی تایە، بەڕێوەبەرەتی هاتوچۆی شوێنێک کە چەندین ئۆتۆمبیلی حجزکراوی هاوڵاتیانی تایە، یاخود شوێنی تری حکومی و فەرمی کە دەیان بەڵگەنامە و ناسنامە و مەحزەر و فایل و دۆسیە و چەندین کەلوپەلی پێداویستی و هەروەها دۆسیە و فایلی تایبەتی هاوڵاتیانی تایە کە لێرە بەدواوە دەبێتە کێشە بۆ دەرهێنانەوەیان. هەموو ئەمانە زیانی زۆرن بۆ گەلی کوردستان. لە بەرامبەردا بۆ ڕەوانەوەی ئەم ترس و بیمە و بۆ هێوەرکردنەوەی شەقام و بۆ دڵنیایکردنی ئەو جەماوەرە تووڕەیە کە داوای مافە سەرەتاییەکانی خۆیان دەکەن، ئایا حکوومەت چی بکە؟ حیزبەکان چۆن ئەتوانن هەماهەنگ بن بۆ هێوەرکردنەوەی ئەو دۆخە؟ ڕوخاندنی ئەم حکوومەتە و پێکێنانی کابینەیەکی تریان هەڵبژاردنێکی تەواو زۆر پێشوەختە دەرچەیە بۆ ئەم دۆخە ناهەموارە تا لە کۆتاییدا قەوارەکە لە دەست نەچێ، یان تا لە کۆداییدا دۆخی هەرێم بە تەواوەتی نەشڵەژێ کە دوجار زەرەر و زیانە بۆ هەمومان و تەڕ و وشک پێکەوە دەسووتێنێ. لە نێوان داخوازی ڕەوای هاوڵاتیان و پارێزگاریکردن لە ماڵ و ممتەلەکاتی خەڵک و دام و دەستگا حکومیەکان و حیزبەکان و لە هەمان کاتدا بەدەمەوە چوونی ئەو داخوازیە ڕەوایانەی کە خەڵک بەرزی کردوێتەوە، حکوومەت چۆن ئەتوانێت چارەسەرێک بدۆزێتەوە قازانجی هەموو لایەکی تیابێ لە پێش هەمووشیانەوە حکوومەت خۆی. ئەم بابەتە دەخەینە بەردەستی بەڕێزان دکتۆر هێمن میرانی، مامۆستای زانستە سیاسیەکان لە هەولێرەوە، دکتۆر جەلال حەسەن، مامۆستای زانستە سیاسیەکان لە سلێمانیەوە. دکتۆر هێمن بەخێربێ سەرچاو. بەداخەوە ڕووداوەکان بە ئاقارێکی نەخواز ڕاودا ڕۆشتن، ئەگەرچی هەموو لایەک دەڵێم مافی هاوڵاتیە داوای مافی خۆی کە و مافێکی سەرەتاییە خۆپیشاندانێکی هێمنانەی مەدەنیانە ئەنجامدا، بەڵام بەداخەوە ئەوەی ڕوویدا کە بینیمان دەرچە چییە بۆ ئەوەی لە کۆتاییدا هەمومان زەرەر نەکەین یان بەلەمەکە نەکەوێتە ژێر ئاو هەمومان نقم بین؟ زۆر سپاس بۆ ئەو میوانداریە کاک ئاسۆ. وەکو جەنابەت فەرمووت ئەوەی ڕوویدا بەڕاستی جێگەی داخە جارێکی تر خوێنی هاوڵاتیانی کوردستان بەدەستی هاوڵاتیانی کوردستان هەر بەم جۆرە تعبیری لێ بکەین بڕژێ و جارێکی دیکە توندوتیژی لە ناوماڵی کوردستان ڕووداتەوە. داخوازەکانی خەڵکی کوردستان داخوازی زۆر سەرەتایی ژیانن و زۆر ڕەوان لە ئەلیف تایە ئەوەکو دەڵێن. هەڵبەت پێم وایە حکوومەت و هەموو حیزبەکان ئەوانەی لە دەسەڵاتن و ئەوانەی تازە بوونەتە معارەزەش ئەوانش هەمان قسە دەکەن. بەڵام چی بکرێ؟ بە بڕای من لە ئێستادا هەنگاوی خێرا ئەوەیە هەمومان هەست بە بەرپرسیارەتی و هەست بە مەترسی دۆخەکە بکەین. ئەوەی وەکو ئینگلیز دەڵێ what's at stake، ئەوەی لەسەر ئەوەیە خەریکە دەڕوخێ بەڕاستی تێک دەچێ کە شتێکەیە کە هەمومان لە ناویداین. لەبەرەوە دان بە خۆ داگرتن و هەستکردن بە بەرپرسیارەتی لەلایەن حکوومەتەوە و ئەمە ڕەنگە ببێتە سەرەتای کردنەوەی دەرگایەکی نوێ. هەڵبەت ئەمە کێشەکان کێشەی زۆر بینەرانی بەڕێز بەڕاستی پێم وایە بەم 3 مانگ و 4 مانگ و ئەمانە ناتوانرێت چارەسەری بنەڕەتیان بۆ بدۆزرێتەوە. گرنگ ئەوەیە هاوڵاتیان چارەسەری بدا. مامۆستا دکتۆر هێمن بورە هاوڵاتیان چارەسەری خێرایان پێویستە. خۆداگەداری نزیکەی 50 ڕۆژێک کە بێ بۆ 6 ڕۆژ موچە نەدراوە، ئەو موچەیەشە درێ بەشی هەفتەیەک و 2 هەفتەیە، بێکاریە، بێ وەزیفەیە. هاوڵاتیان ناتوانن زۆر چاوەڕێکن، ئەبێ حکوومەت چارەسەرێ بدۆزێتەوە، ئانی بێ، خێرا بێ، فەوری بێ. دەزانین من لە پێگەی حکوومەت نیم وەڵامیان پرسیارە بدەمەوە، بەڵام یەک دوو خاڵی گرنگەیە کە دەمێت تەنیا بەبیر بینەرانی بەڕێزی بخەمەوە. یەک،
حکومت لە هەموو دنیا وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک یعنی ئەگەر حیزبە سیاسەکان بەو باوەڕە گەیشتون کە هەڵوەشانەوەی ئەم حکوومەتە من ناوی لێ نانم ڕووخاندنی ئەم حکوومەتە هەڵوەشانەوەی ئەم حکوومەتە و دروستکردنەوەی حکوومەتێکی نوێ ئەگەر دەتوانێت دەرگا بەسەر چارەسەری بکاتەوە من پێم وایە لە پارتی و یەکێتیەوە بگرە تا دەگاتە حیزبەکانی تر دەبێت لە ئەم ڕۆڕا ئیش لەسەر هەڵوەشانەوەی ئەم حکوومەتە و دروستکردنەوەی کابینەیەکی دیکە بکەن چونکە نەکابینە نەحکوومەت نە وەزارەت شتی پیرۆز نین ئەمانە وەسیلەن بۆ خزمەتکردنی خەڵک کە بەداخەوە خەریکە جۆرێک لە ئینادی سیاسی لەسەر ئەوە دروست دەبێ ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە نابێ ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە ئەمە تەنیا لەسەر جانی خەڵک تەنیا لەسەر جیرفانی خەڵک تەنیا لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک کەوت و وەکو دەبینین لەبەرەوە هەستکردن بە بەرپرسیاریتی بەتایبەت لەلایەن ئەو پێنج حیزبەی لە حکوومەت لە دەسەڵاتن با بڵێن یان ئەو پێنج حیزبەی براوەی هەڵبژاردنن دەبێت بە زووترین کات هەوڵ بدەن لەسەر سیغەیەکی نوێ ڕێکەوەن سیغەیەکی نوێی وەکوتی ینی ئێستا بۆ نمونە دکتۆر باس لەوە کرد ئەم حکوومەتە ئەگەر بڕوخێنرێ یان هەڵوەشێتەوە بینا بکرێتەوە ناتوانێت کێشەکان چارەسەرکە بۆ چونێکی زۆرێک لە هاوڵاتیانیشە بێگومان لەبەرەوەی خۆ باسەکە باسی موچەیە حکوومەتێکی تریش بێ ئایا موچە چۆن دابینەکە ئەگەر ئەو لە نەوتی لە بەردەسا بێ وەکو باسەکرێ وەکو باسەکرێ بەڵام وەکو کەسێکی ئەکادیمی چارەسەر چییە بۆ نمونە هەندێک دەوترێ با گەندەڵی کۆتایی پێبێ ئەو هەموو بندیوار و معەوەم وەزیری معەوەم و قایمقامی معەوەم و بەڕێوەبەری گشتی معەوەمە کۆتایی پێبێ ئەو هەموو بندیوارە کۆتایی پێبێ زۆرێک لە کێشەکانی موچە چارەسەر وەکو نمونەیەک لە نمونەکان باسەکرێ دەزانی بۆیە ڕەنگە کاگاسۆ بۆیە ڕەنگە تەشکیلکردنی حکوومەتێکی دیکە بە ڤیژنێکی دیکە بە دنیا بینیەکی دیکە ڕەنگە بەشێک لە کێشەکان چارەسەرکە بۆ چونکە بەشێکی باشی ئەو کێشانەی لە مەسلەی زیادی یان زۆری فەرمانبەر زۆری بندیوار زۆری پەرلەمانتار و وەزیری متەقاعد و بەڕێوەبەری گشتی متەقاعد ئەمانە هەمویان بە هۆکاری سیاسی کراون بۆیە زۆر کارێکی قورسەکەم حکوومەتە ئێستا بتوانێ یان باوا بڵێن پارتی و یەکێتی بتوانن کە زۆربەی ئەوانەی بۆ نمونە ئەو جۆرە موچانە وەردەگرن لایەنگرانی ئەوانن بتوانن دەستیان بچێتە ئەوەی لایەن برن یان موچەکانیان ببڕن بۆیە ڕەنگە بۆ نمونە تەشکیلکردنی حکوومەتێکی دیکە کە ناچار بێ بۆ نمونە ناچار بێ دەست بۆ ئەم کارتە بەرێ ینی هەوڵ بدا ئیسلاحێکی فەوری لە لیستی موچەخۆران بکە بۆ ئەو داهاتە سنووردارەی کە حکوومەت هەرێم دەستی دەکەوێت بتوانێت بۆ کاروباری تەشغیلی و بۆ موچەی فەرمانبەرە ڕەسەنەکانی مەبەسم ڕەسەن و ناڕەسەن لێرەوەیەکەوانە ئیش دەکەن ئەو فەرمانبەرانەی لە کەرتی گشتی ئیش دەکەن بتوانن موچیان پێ بدرێ و هەوڵ بدرێت لەگەڵ حکوومەتی عراقی دەست بە گفتوگۆ بکرێت چونکە وازحە بەو داهاتە سنووردارێک کە حکوومەتی هەرێم دەستی دەکەوێت ئەگەر لەگەڵ بەغداد ڕێک نەکەوین ناتوانێت لە ساڵی ئایندا کاروباری حکوومەتداری و کاروباری فەرمانبەران بەڕێوە بڕوە. دکتۆر ینی باسەکە لەوەیە کە حکوومەتەکە باس دەکە حکوومەت بگۆڕین یان حکوومەتێکی تر بێت دەست بەوە چاکسازیانە بەرێ بەڵام پرسیار ئەوەیە ئایا ئێمە کێشەی ئەوەمان هەیە ئەم حکوومەتە ناتوانێت چاکسازی بکە یان ئیرادەی سیاسی بەهێزمان نیە بۆ چاکسازی خۆ دەوترێ ئەگەر ئیرادەی سیاسی بەهێز هەبێ ئەم حکوومەتە بێ یان کابینەیەکی تری بچووکتریش بێ ئەتوانێت بیکە گرنگ ئیرادە سیاسیەکەیە نەک جۆری کابینەکە و دەموچاوی کابینەکە و ناوی کابینەکە. ئەگەر لە من دەپرسی وەکو ئیرادەی سیاسی ئەوەی من سەیری دەکەم وەکو چاودێرێک وەکو هاوڵاتیەک هیچ جۆرە ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە بۆ چاکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بۆ چاکسازی بۆ ڕاستکردنەوەی کەم و کوڕەکانی ڕابردوو نییە کەواتە ئێمە کابینە بگۆڕین کابینەی هەش بکەین بە نۆ بکەین بە دەژمارەکان بگۆڕین هیچ لە بابەتەکە گۆڕێ دەوەستێتە سەرەوەی بۆ نمونە چێن ئەوانەی بەشداری لە کابینەکە دەکەن پێ دوایە حیزبەکان بۆ نمونەیسا دوو حیزب کشاوەتەوە یەگرت و دراسی ئەک پێ دوایە لەم دۆخەیە حیزبەکان بستنەوە ناو کابینەیە پارتی و یەکێتی ئیدارەی بکەن و خۆشیان لەناو بازنی ئەوەن کە ئەوان هۆکاری سەرەکی ئەم دۆخەی ئێستان دەزانی دەوەستێتە سەر ئەوەی لەسەر چ پلانێک ڕێک دەکەون بارودۆخەکە یەکجار مەترسیدارە بارودۆخەکە یەکجار هەستیارە ئێمە لەلایەک لە دوای 16 ئۆکتۆبرەوە ژمارە ینی قەبارەیەکی گەورەی کوردستانمان لەدەستداوە و خەریکە ئەوەی هەمانە لە ئەنجامی لێکتە نەگەیشتنی خەڵکو دەسەڵات خەریکە ئەوەشمان لەدەست دەچێ بەرپرسیارەتی ئەوەیە هەست بە مەترسیداری گەورەی ئەو دۆخە بکرێ و دەست بۆ کۆمەڵێک مەلەف ببرێ کە دوازار ڕەنگە کە شتێکە ڕزگار بکە هیچ چارەی دیکە نەماوە
ینی حکوومەت چی بکە لەم کاتەیە سەر بۆ لە کاتێکای نێمە بەداخەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە ئەوروپان بەڵێ لە گەشتێکی دیبلۆماسین نەک گەشتێک بۆ پیاسە و گەڕان گەشتێکی دیبلۆماسیەوە تا لەگەڵ مێرکلا و لەگەڵ وەزیری دەرەوەیان بەرگری بەڵام دەوترێت لە کاتی وا زۆرجا سەرۆک وڵاتان بۆ کەوتنە خوارەوەی فڕۆکەیەک یان بۆ نقمبوونی کەشتیەک لە چەند کەشتێک لە گەشتی شابێ گەشتی دیبلۆماسی خێرا گەڕێتەوە بە وڵاتەکەی خۆی تا ئێستا بەڕێزان بارزانانی و تاڵەوانی نەگەڕاونەتەوە و ئاسۆی چارەسەرەکانیشیان نەخستۆتە ڕوو ئەوە نەبێ پەیامێکیان هەیە با ئارام بنەبێت چارەسەر بدۆزینەوە. دوو ڕێگا هەیە یان ئەوە تا بۆ نمونە بەسووترین کات ئەو کابینەیە هەڵۆشێتەوە لە پەرلەمان تاوان دەبێت پێشوەختە لەسەر کابینێ لەسەر بەرنمەی چینێ بۆ دروستکردنەوەی کابینە ڕێکەوەن چونکە کابینە هەڵۆشانەوە داخستنی دوکانێک نییە پێویست بە ژمارەی بۆ نمونە 50 زائیدیەکی پەرلەمان هەیە دەبێت لەسەر دروستکردنەوەی کابینەیەکی نوێ ڕێکەوین بۆ نمونە ناکرێ کوردستان لەو دۆخی هەیە بکەوێتە فەراغێکی گەورەتری حکوومەتداری ڕاستە ڕەنگە بەلای ژمارەیەکی زۆری خەڵک ئەوە بێت کە حکوومەت ئەسڵ لە بنەڕەتە هەر نییە بەڵام لانی کەم توانراوە بارودۆخی ئەمنی خەڵک بپارێزرێ ینی ئەمە دەبێت بیرلەوە بکرێتەوە کە ئەگەر بڕیارە ینی بۆ نمونە چارەسەر دوو ڕێگاوەکو باسم کرد یان حکوومەتێکی خێرا بەپەلا حکوومەتێکی بچووک بۆ ئەم خۆناغا هەوڵدان بۆ دەستپێکردنی گفتوگۆ لەگەڵ بەغدا چارەسەرکردنی چاکسازیەکی خێرا لە مەسەلەی موچە دوو ئامادەکاری بۆ هەڵبژاردن یان ئەوە تا دەبێ هەمومان چاوەڕێ ئەو سێمانگەی داهاتوو بکەین بە زووترین کات ئینتخاباتێکی نوێ بکرێ و هەوڵ بدرێ انتخاباتەکە ئەو دۆخەیەک لا بکات. پێت وایە بەخا ئامادە بە پێشوازی لە کورد بکە بە تایبەت هەم لە ڕووی سەربازی و سیاسی سەرکەوتووە هەم کورد لە ڕووی ئیداری و سەربازی و سیاسی شۆ تووشی شکست بووە بەغا دەوترێ بەغا ئەوێ لەوە زیاتر گۆمی کوردستان بەشڵەقێت تا زیاتر بەرهەمی دووبەرەکیەکان بخواتەوە. خۆی یاریەکە دیارە ینی بەغدا یاری بەکات دەکەی یەک دوو خۆی بە سەرکەوتوو دادنێ لە معادلەتەکان دەوێت تا کات زیاتر بڕۆ فشارەکان لەسەر هەرێمی کوردستان زیاتر دەبن بە تایبەت دەزانێت کە لە ڕووی دارایی و حکوومەت هەرێمی کوردستان دەستی یەکجار کورد بووە سێ دەزانێت لە ناوخۆی هەرێمی کوردستان یەک دەنجی و یەک ڕێزی لە لاوااسترین ئاسیدا لە ئێستا لەبەرەوە هەوڵ دەدا هەرچەندە فشارەکانی نێودوڵەتی وردە لە زیادبوونان بەڵام بەغدا باوەڕ ناکەم جێ بە فشارانە بدە لەبەرەوە ڕەنگە یەکەمین هەنگاوکە ئێمە پێویستە بینێنەوەیکە کە ڕەنگە ئاسانیش نەبێ ئەوەیە کە یەک دەنجی و یەک ڕێزی لە ناو خۆمان دروستکەین بۆ ئەویلانی کەم هەوڵ بدەن بێک بەرنامەی سیاسی و بڕۆینە بەغدا بە گفتوگۆ ئەوەکەیە نازانین بەغدا کە پێشوازیمان لێ دەکە بەڵام ناکرێت بە دووسی ئەجەندای جیازیەوە هەریەکە و لە شوێنێک هەوڵ بدە خسە فرێدا و بەرنامەی سیاسی نوێ تەرح بکە لە لای خۆیەوە تا دەبێ کوردستان بە یەک ئەجێندا بڕاتە بەغدا. ئێستا حاڵەکەمان نەبووتە چەند ئەجیندایی چەند دەنگی چەند پەیوەندی لەگەڵ بەغا بەتایبەت کە ئێستاکە حکوومەت لەو دۆخەدایە بەغا ئەڵێ ئەبێ پێنجلایەنەکە شاندێکیان هەبێ بێن بۆلام بەڵام ئێستاکە لەم دۆخەیە بە هیچ شێوەیە شاندێکی پێنجلایەنی ناچێتە بەغاوە ئیمکانش نییە دروست بێ کەواتە ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە لاوازبوونین لە هەمان کاتیشە ڕۆژ بە ڕۆژ دەوترێ پارتی و یەکێتی پێداگری لەسەرمانەوەی ئەم دۆخە بەم شێوازەی ئێستای دەکەن. خۆی بەرپرسیارەتەکە لەسەر هەر پێنجلایەنە ڕەنگە خەڵکێکە بێ ئەمەی پێ ناخۆش بێ بەڵام بەرپرسیارەتی گەورە لەسەر پارتی و یەکێتیە کە دەبێت زۆرترین تەنازولی سیاسی لە ئێستادا بۆ سێلانەکەی دیکە بکەن لە پێناوی کوردستان لەبەرەوە پێم ناخۆش بۆ ئەو ڕۆبەڕاستی بۆ نمونە کۆمەڵ و یەگرتوو لە کۆمەڵ و ببرن گۆڕان لە حکوومەت کشانەوە کە ئەمە لە ئانوساتێکە پێم وانێ هیچ شتێک بگۆڕێ ئەمە تەنیا زیاتر ئەم دۆخەی کوردستان لە ڕووی سیاسیەوە پەرتر دەکا کە پێویستە یەکگرتوو بێ بۆ چوونە بەغدا ڕاستە بۆ نمونە بەشداری سیاسی ئەم حیزبان و حیزبەکانی تر ڕەنگە پرسیاری یەکجار زۆری لەسەر بێ بەڵام بۆ مەسەلەی دروستکردنی ئەو یەک ریزەیە جەنابەت باسی دەکەی پێویستە ئەو پێنج هێزە دانیشن و پێویستە واز لە قازانجی سیاسی تەسک و بچوو بێنن. بەڵام ئێمە لە دەرگای هەڵبژاردنان پێویستە هەر کەسێ هەوڵی مانەوەی خۆی بدا بۆ هەڵبژاردن کەواتە خەڵکیش داواکە ئەم حکوومەتە نەمێنیان ئەو حیزبانە لە حکوومەت بکشێنەوە ئەبێ بەدەم داخوازەکانی جەماوەر بچن ئێستا جەماوەر بۆتە بەشێک لە معادلە سیاسەکەی کوردستان بە قورسیش بەشێکە لە معادلەکە. پێم وایە جەماوەر ئیدی هەموو حیزبەکان دەناسێ چۆن جەماوەر فێڵی لە ناکرێت جارێکتر یعنی ئەوەی لە 4 ساڵی ڕابردوو لە نێو حکوومەت بووە بە زۆر و کەم بەشدارە لەو کارە ساتەی بەسەر خەڵک هاتووە لە ناو بوو بێ و لە ناو نەبوو بێ بە سێمان کشانەوە هیچ لە بابەتەکە ناگۆڕێەوە بینیمان خەڵک لەو دوو ڕۆژەی ڕابردوو لە هەندێک شوێن هێرشی کردە سەر بارگای هەر 5 حیزب. بەڵام ئەم شکستەی کە حکوومەت تووشی بووە لە ڕووی ئیداری و دارایی و ئەم هەموو قەیرانە پێ دوایە زادەی ئەم 4 ساڵی حکومڕانیە بێ نەخێر وەکو باسم کرد لە سەرەتا ڕایەنی کێشەکان یەکجار قوڵن کێشەکان
لە 92 ڕادەسیان پێ کردووە. ئێمە هەوڵمان نەداوە دام و دەستگای دەوڵەتی لە کوردستان بەهێز بکەین. هەمیشە هەوڵمان داوە دووسێ مەکتەب سیاسی لە دەرەوە وەکو کوێخادانیشن و فەرمانەکانیان بەسەر دامەزراوەکانی دەوڵەت بەسەر کارمەندەکانی دەوڵەت بەسەر بەرپرسەکانی دەوڵەت بسەپێنن. لەبەرەوە هەمیشە هەوڵمان داوە ئەوەی بە ئینگلیزی پێ دەڵێن state inside state، دەوڵەت لە نێو دەوڵەتدا هەبێ، مجموعەیە خەڵک لە دەرەوەی دامودەستگا ڕسمیەکانی دەوڵەت بمێنەوە کە 2000 بڕگاریان لەسەر بدەن. لەبەرەوە کێشەکان قوڵن و هەوڵدانە بۆ خەڵەتاندنی خەڵک ئەوەی پێی وابێ بە 3 مانگ و بە 4 مانگ دەتوانێت کێشە قوڵەکانی حکومداری لە کوردستان چارەسەر ببن. هەر ئەمەیە جەماوەری تووڕە کردو و داوای موچەی خۆیەکە و حکوومەتش ناتوانێت بیداتێ. کەواتە جەماوەر و حکومت لە ڕوبەڕووبوونەوەیەکی قورسدان لە ڕوبەڕووبوونێکی قورسدان و لە وەکو من دوێنێش لە شتێکم نووسی بوو کە بە دوو زمانی جیاواز قسە دەکەن. یعنی ئەوەی خەڵک داوای دەکا من وەکو هاوڵاتێک سێری دەکەم حکوومەت تێیناگە لەبەرەوەی بەرپرسانی ئەم وڵاتە لە زۆنێکی دیکە دەژین بەداخەوە. بۆ تێیناگە لەبەرەوەی حکوومەت لە ئێش و ئازار تێناگە یا حکوومەت کەوتۆتە دۆخێکەوە ناتوانێت لەگەڵ خەڵکیە هەڵکە. ڕەنگە لە ئێستادا کەوت بێتە وەکو حکوومەت باز دەکەین، ئەمە باسی بۆ نمونە داهاتی حیزبەکان ناکەین یان باسی مەبەستم ڕووی دارایی حیزبەکان ناکەین. حکوومەت لە ئێستادا هەژارە. حکوومەت گیرفانێکی دراوی هەیە کە ئەوەی دێتە دەستیشی وەکو پێویست ناتوانێت بە شێوەیەکی گونجاو بە شێوەیە کە بتواندرێ پێداویستەکانی حکوومەتداری و پێداویستەکانی کارمەندەکانی خۆی پێخەرج بکە یان پێدابین بکە. لەبەرەوە ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە. دوو شەفافیت نییە وای کردو متمانە لە نێوان خەڵکو و لە نێوان حکوومەت تا ئاستی سفر دابەزێ. حکوومەت تا ئێوارە بڵێت جەنابی سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیرە بەڕێزەکان پەرلەمانتارە بەڕێزەکان بێنە سەر تەلەڤیزۆن کۆنگرێ ڕۆژنامەوانی بکەن بڵێن ئێمە پارەمان نییە خەڵک باوەڕیان پێ ناکە. لەبەرەوەی متمانە نەماوە. ئەوان لە 20 ساڵی ڕابردوو بە هیچ جۆرێک لە داهات و خەرجی کوردستاندا شەفاف نەبوون و نەیانتوانیوە متمانە لە نێوان خەڵک متمانە بپارێزن. لەبەرەوە بەڕاستی دۆخەکە یەکجار ئالۆزە ئێستا زۆر قورسە ئەو زمانەی خەڵک قسەی پێ دەکا دەسەڵات تێبگەیان ئەو زمانەی دەسەڵات هەوڵ دەدا لە ڕێگایەوە قەنەعات بە خەڵک بێنێ خەڵک لەو زمانە بگایان خەڵک باوەڕ بەو زمانە بێنێ باشتر بڵێم. کەواتە ئێمە دۆخەکە قەیرانەکانمان ئابوورین بۆتە قەیرانی سیاسی بۆیتە قەیرانی جەماوەری و کۆمەڵایەتی. لە بنەڕەتدا قەیرانەکە سیاسین من پێم وایە لە ئەنجامی قەیرانی سیاسیەوە لێکەوتەی ئابووری و کۆمەڵایەتی لێکەوتوێتەوە. قەیرانە سیاسەکە لەوەی حکوومەت داهاتی دیار نییە شەفاف نییە وەکو باست کرد دەوڵەت لە ناو دەوڵەتیان حزب لە ناو دەوڵەتە ئیدارەکە. ئێمە قەیرانی حکومڕانیمان هەیە قەیرانێکی یەکجار قوڵ و گەورەی حکومڕانیمان هەیە. ئەو مۆدێلەی ئێمە لە چەند ساڵی ڕابردوو حکومڕانی پێ دەکەین شکستمان هێناوە. دەبێ وەکو هەنگاوی یەکەم ئەتراف بۆ بکەین کە پێویستمان بە بەخۆداچوونەوەیەکی جدی هەیە بەخۆداچوونەوەیەکی دام و دەستگایی کە لەسەر ڤژنێکی نوێ لەسەر بەرنمەیەکی نوێ دانرا بێ. شەرم نییە ئێمە لە کۆمەڵێک دەستکەوتی گەورەمان بۆ ئەو وڵاتە و ئەم وڵاتەمان بنیادنا بەڵام شکستمان هێنا لە بەردەوامدان بە ئیدارەدانی ئەو خەڵکە لە هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێگایەک بۆ حکومداری کە بتوانێت خەرجی و داهاتی ئەم وڵاتە بە جۆرێک ئیدارە بکە کە بتوانێت ژیان لە وڵاتە بەڕێوە بچێت. لەبەر ئەوە ئێمە لە حکومڕانی شکستمان هێناوە دەبێ ئەتراف بۆ بکەین بۆ ئەوەی بڕۆینە خۆ ناغیدووە. بەڵام دکتۆر ئەگەر حکومڕان ئەگەر قەیرانەکەمان لە بنەڕەتا سیاسین بوونەتە ئابووری پرسیارێک ئەکرێ ئەمەیان زیاتر ڕەخ نەبێت لە هەم لە جەماوەر زیاتر لە ڕووی پرسیارەوە لە جەماوەر لە 2005 لە سەرتاوە سیاسی بوو لە 2005 کاتێ یەگرتوور لیستی سربەخۆی ڕاگەیەندرا بارگاکانی لە بادینان لەلایەن جەماوەرەوە سوتێندرا بە تومەتی ئەوەی کەوە خاینە یان خیانەتی لەگەلی کوردستان کراوە لە دەرەوەی سیستەمی سیاسی کوردستان دەفڕێ و دەخوێنێت چۆتە ناو سیستەمی سیاسی سونەی عەرەبەوە. لە سلێمانیش جەماوەر پڕ کرابوو بەڵام بارەگاکان نەسووتێنران. ئێستا بارەگاکانی حیزبەکان یەکگرتووش ناوێت دەسووتێنرێ خاینە لەبەرەوەی لەگەڵ پارتی و یەکێتیدایە. یعنی هەر ئەو یەکگرتووی جاران لەگەڵ پارتی و یەکێتی نەبوو ئەویت ئەم سیستەمە سیاسیە هەڵەیە ئەبێت چاکیکەین ئەو خەڵکە سووتانیان. ئێستاکە هەر ئەو خەڵکە یەکگرتووە سووتێنێت دەڵێ بۆ لەگەڵ ئەو پارتی و یەکێتیایی کەواتە خەڵکەکە چاواشە کراوە خەڵکەکە لە ڕێدەرکراوە چۆنە ئەمە؟ خەڵک لە کوردستان کاگاس و خەڵک دابش بۆ بەسەر لایەنگرانی حیزبە سیاسیەکان ئاشکرایە کە بەشێکی باشی ئەو بارگە سوتانانەی لە تاریخی سیاسی نوێی کوردستاندا ڕوویان داون بارگا سوتاندنی سیاسی بوون
واتە تۆ ناتوانانی بڵێ خەڵک دەتوانانی بڵێ لایەنگرانی حیزبە سیاسەکان هێرشیان کردوتە سەر بارگای یەکدی ئەوەی ئێستاش ڕوودەدا بەشێکی خەڵکە و بەشێکی لایەنگرانی هەندێک تیاری نوێن کە بەرپرسانی تیارەکان ئاراستیان دەکەن وازەحا کە خەڵک دابش بووە لە ڕووی سیاسی و زۆر زەحمەتە بتوانی بڵێ نسبەیەک لە خەڵک هەیە لە کوردستان کە بێلانە هەوڵ دەدا هێرش بکاتە سەر بارگای هێزە سیاسیەکان واتە خەڵکەکە بە سیاسی کراوە بۆتە بەشێک لە ئەجەندای سیاسی هێز و حیزبی جۆرا و جۆری کۆن و نوێ. دکتۆر جەلال لە دکتۆر جەلال حەسەن مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سلێمانی دۆخەکە بەداخەوە بەم ئاقارە ترسناکەیە ڕۆیشت وە بەداخەوە هەم کوژرا و هەم برینداری کوڕی کوردی لێکەوتەوە دەرچە چییە؟ ئێمە لە کاتێکین حکوومەت چارەسەرێک نادۆزێتەوە جەماوەرش وەکو مافی سەرەتایی خۆی تووڕەیە و بێموچەیە و بێقوتە لە هەمان کاتیشا خەریکە هەموو شتێک لە دەست دەرەچێ. ئەم کاتەیەوە باش بەڕێزان بینەرانی کەناڵی سپێدا لە ڕاستیا کێشەی خەڵک لەگەڵ دەسەڵاتایە بەدەر لەوەی کە لەگەڵ حکوومەتی شایە چکە جیاوازێکی زۆر لە نێوان دەسەڵات و حکوومەتە هەیە دەسەڵات ئەوەیە کە لە ساڵینەوە یەک بەدواوە پارتی وێچێتی حکوومەتیان دروست کرد بەڵام 50 حکوومەتیان دابەش کرد هەر لەو ڕۆژانەوە ینی دەسەڵات لە جاتیەوەی بکەوێتە بژێوی ژیانی خەڵک و بژێوی ژیانی خەڵک دابین کە بنیاتی ئەم دەوڵەتیان هەڵوەشان ئەم وڵاتی خۆمان و تەنانەت شۆفڵ و تەلی عەمود ومانەش لە تاڵانکاری ئەم حیزبە سەرەکیانەی کوردستان دەرنەبوو بۆیەش لە ڕاستیە هەر لەو کاتەوە خەڵک وردە بێزار بوو لە دەسەڵات ئێستا بێزارە لەم حکوومەتش بۆیە قەیرانەکانی قوڵتر کردوێتەوە نەیتوانیوە قەیرانەکان چارەسەرکە بەدەر لەوەی کە قەیرانی موچە هەیە قەیرانی ئابووری هەیە کۆمەڵ قەیرانی تریشمان هەیە کە خەڵک لێ بێزارە لە قەیرانی سیاسی و قەیرانی نەبوونی استقراری سیاسی بۆیە لە ڕاستیە ئەوەی کە خەڵگەی کە بەرەنجامی ئەوەیە کە حکوومەت و دەسەڵات کردوێتی ئەوەی کە خراپە لەم خۆپیشاندانانەیە تەنها ئەوەیە کە مڵک و ماڵی حکوومەت دەسووتێنرێ یاخۆت دام و دەستگا حکوومیەکان تاڵان بکرێ و ئیلا خەڵک مافی خۆیەتی بە شێوازێکی ئاشتیانە بێتە سەرجادە و داوای مافەکانی خۆی بکە. ئەمە لە نێوان خەڵک بڵێ بێگومان خۆپیشاندن مافێکی مەدەنیانە و سەرتاییانەیە بەڵام تا ئێستا دەرچەیەک نەدۆزراوەتەوە یان ئاسوویەک دیارنە ئێستا ئەویسترێ بەهێز کۆنتترۆلی ڕەوشەکە بکرێت چۆن لە هەفتەی شوبات بەهێز کۆنتترۆل کراوە دامرکێنرایەوە ئێستا هەن پەنا بۆ هەمان چارەسەر دەبدرێتەوە ئەمە چارەسەرە یان ئەمەی هاوڵاتانی کەن چارەسەرە ئەمەی حکوومەت بەهێز بیکات چارەسەرە چارەسەر چییە لە نێوان ئەم دوو ئاستنە قورسەکە بەریەک دەکەون؟ لە ڕاستیا دۆزینەوەی چارەسەر و دەرچەیەک زۆر ئاسان نییە چکە تۆ جەماوەرێکت هەیە تووڕەیە جەماوەرێکت هەیە ڕق و قینی چەند ساڵی لەم حیزبانە هەمووی ئێستا خەریکە دەرئەبڕێت یعنی لە لایەکشە حکوومەتێکت هەیە تا ڕادەیەکی زۆر خۆی بە بێدەسەڵات دەزانێت و بێباکە لەوەی کەڕوەیە ئەوەی کە بە بیرمان بێ بڵێن ساڵی پێش و 3 مانگ مامۆستایان هاتن قوتابخانەکانیان بەجێ هەژاتنە سەر جادە بەڵام بەرپرسێک نەهات لیان پرسێتەوە کە بۆچی ئەمانەواکەن ینی کێشەکە قوڵە خەڵکێکی بێزارت هەیە و حکوومەتێکی تا ڕادەیەکی زۆر بێباکت هەیە حکوومەت ڕەنگە پێی وابێ بێباکیکەی بۆ وا ئەگەڕێتەوە کە لەوە زیاتر دەسەڵاتی نییە لەوە زیاتر ناتوانێت موچەی خەڵک دابینکە ئەو سەرچاوە داراییانەی کە لە بەردەسیایەتی سەرچاوەکان کەمن بەڵام لە ڕاستیە حکوومەت بەرپرسیارەتی یەکەمی دابینکردنی موچەیە بۆ خەڵک یعنی ئەگەر حکوومەتێک نتوانێت موچەی خەڵک دابینکە خەڵکیش لێی ناڕازیە یعنی خەڵکی ئێمە لە 2014 ماوەی 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵە تحملی بێموچەیی کردووە ئیتر ڕەنگە لەوە زیاتر نتوانێت گرفتی گەورەش لەوەیە خۆپیشاندان بکرێت هەر خەڵکی ئاسایی زەرە دەکا حکوومەت بێباکە موچە نەدرێ هەر خەڵکی ئاسایی زەرە دەکا و حکوومەت بێباکە جارێکی تر بۆیە لە ڕاستیە قەیرانەکان هەتا درێژ بێتەوە هەر خەڵکی ئاسایی زەرە دیتیاکە چارەسەر چییە بەڕای بۆ نمونە ئێستا باز لەوە یەکەم حکوومەتە بڕوخیان هەڵوەشێتەوە هەندێک دروشمی ئرحەلیان بەرز کردوێتەوە لەو دەڤەری سلێمانی پێت وایە ئەگەر وەکو دکتۆر هێمنش لە هەولێر باسی کرد ئێمە لە بنەڕەتەوە سیستەمەکەمان هەڵەیە نەمانتوانی حکومڕانیەکی ڕەشید بکەین لە بنەڕەتەوە وەکو بەختیار عەلی ئەڵێ حکوومەت بووە مۆزەفێکی بچووک لە بەردەستی حیزبە ئەگەر لە بنەڕەتەوە سیستەم و دەسەڵاتمان تەواو نییە گۆڕینی حکوومەت چارەسەرە یان ڕادیکاڵیانە گۆڕانکاری لە سیستەمەکە چارەسەرە
نا لە ڕاستی ئەوانەی کە بەناوی چارەسەرەوە پێشنیارەکردن بەڕای من ئەمانە چارەسەر نین بۆ نمونە هەندێک باسی حکوومەتی ڕزگاری نیشتمانیەکەن بەڵام تەنها ناویان هەیە ینی میکانیزمەکانی تەطبیقکردنی ئەو حکوومەتی ڕزگاری نیشتمانیە دیار نییە پاشان تۆ ئەگەر حکوومەتی ڕزگاری نیشتمانی دروستەکەیت سەرچاوی شەرعیەت لەکوێوە وەرەگرێت ئەگەر سەرچاوی شەرعیەت لە هەمان پەرلەمانەوە وەرگرێت کە تایە زۆرینە پارتی و یەکێتی توانن زۆرینە پێک بێنن و حیزبەکانی تر کاوانەی پێشنیاری حکوومەتی ڕزگاری نیشتمانیەکەن خۆ دەنگیان پێ نادرێە یعنی نازانم گرفت لەوەیە قسەکان قسە زۆرە بەڵام میکانیزم و ئالیاتی گونجاو کەمە بەڕای من ئەوەی کە ینی چارەسەر بێت ئەوەیە کە هەموو حیزبەکان بەیەکەوە جارێکی تر چارەسەرێکی گونجاو بدۆزنەوە ینی ناکرێت لایەنێک کە کەمینەیە بێت پێشنیاری چارەسەرێ بکە کە بەڵێ وەکو ناو جوانە وەکو ینی ناو جوانە و ئەشتوانرێت گۆرانی بەسەر باڵایە هەڵبەی بەڵام لە ڕاستیا وەکو میکانیزم ڕوون نییە و ئاسان نییە شەریعەت وەرگرتنی ئەو حکوومەتی ڕزگاری نیشتمانی کە باسەکرێت ومانەوەی دۆخەکەش بەم شێوەی ئێستای هەر تا ڕادەیەکی زۆر کێشەیەکی گەورەیە یعنی گرفتەکە زۆر لەوە قوڵترە کە بەڕاستی چارەسەر بکرێت بەبێ ئەوەی کە هەموو حیزبەکان جارێکی تر لەسەری ڕێکەوەن سیستەمی سیاسی ئێمە لە هەرێمی کوردستانە گرفتی هەرە گەورەیەوە هەیە دێکاتە سەرەکیەکەیان حیزبە سیاسیانەی کوردستانن یعنی ناکرێت بەبێ ڕەزامەندی حیزبە گەورەکان و حیزبە دەسەڵاتدارەکان بەتایبەت پارتی یەکێتی تۆ باز لە ببوورە دکتۆر جەلال گوێ لە دەنگمە دکتۆر جەلال گوێ لە دەنگمە ببوورەوە بزانم هەڵەیەک لە دەنگ لای دکتۆر جەلالەوە هەیە دێمە لای بەڕێز لە هەمان پرسیار بەڵام با بگەڕێمە لای دکتۆر هێمن میرانی لە هەولێرەوە دکتۆر بەڕێزت چێڵی گوێ لە قسەکانی دکتۆر جەلال حەسەن بوو جەلال هاوڕام هەڵبەت قسەی خۆش و قسەی گەورە ئاسانە ئینسان بیکە بەڵام کاتێک تۆ پەرلەمان سەرچاوی شەرعیەتدان بێ بەو حکوومەتە دیسان تۆ دەگەڕێەوە ئەنجامەکانی هەڵبژاردننی 2023 کورسی حیزبەکان دیارە و پێویستت بە پارتی و یەکێتی دەبێت بۆ شەرعیەتدان بۆ حکوومەتە لەبەرەوە بە قسە لابردنی پارتی و یەکێتی لە حکوومەت ئاسانە بەڵام تۆ چۆن دەتوانی شەرعیەت بەو حکوومەتە بدەیت چۆن دەتوانی بەبێ پارتی و یەکێتی حکوومەت تشکیلکەوە لەبەرەوە بە بڕای من شاندانە بەرپرسیارەتی لەم قۆناغا گرنگترە لەوەی کە بۆ نمونە هەوڵ دەی لە ڕێی دروشم و شعاری گەورەوە هەوڵی فریودانی خەڵک بدەیت دی بەڵام ئەوانش ناتوان بەم شێوازە بێ پارتیوەکێتی لە بابەتەکە لادەن ئەگەر واژ نەبێ خەڵکیش دانانشێ خەڵکیش تووڕێیان ئێمە ئێستاکەوکو دکتۆر جەلال وتی قەیرانەکە زۆر قوڵە نام حکوومەتە دەسەڵاتێت چارەسەریکە ناو حیزبانە ئەتوانن ئەو دروشمانی بەرزیان کردوێتەوە جێبەجێ بکەن نزانی هەوڵدان بۆ جێڕانەوەی متمانە پرۆسێکی درێژە دەزانم ئەمە بەڵام متمانە نەماوە ینی خەڵک سیقەی بەو قسانە نییە کە حکوومەت دیکە ئەمە کێشەی زۆر گەورەیە کاگاسوە ئەمە تا ئێوارە حکوومەت بێت داتا بڵاو بکاتەوە ئەو پارەیە هەیە بەشی ئەوەندە دەکە بەشی ئەوەندە ناکە ئیدی خەڵک باوەڕ ناکە لەبەر ئەوە پێویستمان بەوەیە کە حکوومەتێک هەبێت کە خەڵک گوێی لێ بگرێ لەبەرەوە ئاسانترین ڕێگا بە بڕای من ئێستا کە پارتی وێچێتی قبولی بکەنەوەی دەبێت حکوومەت هەڵۆشێتەوە حکوومەت هەڵۆشێتەوە بەدیلەکەی چییە بەدیلەکەی با حکوومەتێکی دیکە تشکیلکەن لایەنی کەم بۆ نمونە ئەو دروشمی ئێرحەل و ئەوەی کە ئەو بێمتمانەیە کە خەڵکەیەتی بەو کابینێ و بەو برادرانی حکومڕانی دەکەم لایەنی کەم بەشێکی ئەمە لا دەچێت ئەمە نامێنێ لەبەرەوە ینی خۆ حکوومەتەکە دیسان هەر دەبێ ئەو حیزبانە تشکیلیکەنەوە جا خۆ ناکرێت حکوومەتێک تەزیرکەی لە وڵاتێکی دیکەوە بیهێنی بەڵام چونکە ئەو حکوومەتە بۆ نمونە متمانەی بەڕاستی لە لای خەڵک نەماوە لایەنی کەم لە خەڵکی سنووری سلێمانی باوا بڵێن دکتۆر درستە با ئەمە بەراوردکاریەکی نزیکاری بکەین ئەگەرچی قیاز مع الفارقش بێگومان هەیە کاتێکە کە خەڵک لە شەقامی مصری جوڵانەوە داوای گۆڕانی دەسەڵاتی سیاسی حکومڕانیانە کرد محەممەد حوسنی مبارەک بۆ ڕەوانەوەی ترسی خەڵک حکوومەتەکەی گۆڕی ئەو بە بیرماندێت دکتۆر بڵێن ئەحمەد شەفیقی کردە سەرۆکی حکوومەت و هیچی لە بابەتەکە نەگۆڕی چونکە ئەوان لە کۆی دەسەڵاتەکە نیگەرامون کە دکتۆر بڵێن محەممەد حوسنی مبارەک خۆی سەرۆکایەتیە کرد ئەوە بۆ حکوومەتەکەی شەفیقش نەیتوانین چارەسەر بدۆزێتەوە و شەقام لە کۆتایە گۆڕانکاری ڕادیکاڵەکانی ئەنجامدا ئەگەر قیاز مع الفارق بێنین لە گۆڕانکاریەکانە ئەگەر ئێمە لە کۆی دەسەڵاتەکە بێزار بن گۆڕینی ژمارەی کابینە پێ دوایە چارەسەرێک یان دارێکی سحری پێبێت چارەسەر بدۆزێتەوە
دەزانین من ئامادەم گفتوگۆ وەکو هاوڵاتیەک گفتوگۆ لەسەر هەموو بژاردەیەک بکەم. یعنی ئایا ئێمە بۆ نمونە ئەوەی چونکە ئەوەی دوێنێ لە ڕانی ڕوویدا خۆپیشاندان نەبوو با بڵێن ینی خەڵک چەکی هەڵگرت و هێرشی کردە سەر بارگای حیزبەکان تەقەیان لێکرا ئەمە بڵێ تەقیان لێکرا وانی چەشیان هەڵگرت و بارگای حیزبەکانیان بە زەبری چەک پێچۆڵکردن و سووتاندیان ئەمە چی دەگۆڕێ؟ ینی با خەڵک ئێستا هەڵسێ لە کوردستان چەک هەڵگرێ و دژی ئەم حیزبانە خەبات بکە ئایا ئێمە بەرە و بە سووریاکردنی کوردستان و بە یەمەنکردنی کوردستان ناڕۆین؟ ئایا ئەوەی هەشمانە لە دەستی نادەین؟ من ئامادەم ینی گفتوگۆ لەسەر هەموو بژاردەیەکم وەکو کاکتۆر جەلال فەرمووی بۆ مەرجەی کە میکانیزمەکان دیار بن. ینی ئێستا میکانیزمی گۆڕینی ئەو حیزبانە چییە؟ کەواتە با ئەم پرسیارە ئەبم بۆ لای دکتۆر جەلال. دکتۆر جەلال ببوورە کێشەیەک لە دەنگا هەبوو کەواتە ئێمە باسەکە لەوەیە نازانین چارەسەری گونجاو چییە. ئەگەر باسی تووڕەبوونی جەماوەرە مافە، ئەگەر باسی سوستاندنی بارەگاکانە ئەوە ترسناکە، ئەگەر باسی میکانیزمی حیزبەکانە دیار نییە، ئەگەر باسی دەسەڵاتە خەڵک متمانەی پێنەماوە. عبادی چارەسەرە بۆ ئێمە گەڕانەوە بۆ هەیمەنەی دەوڵەتی مرکزی چارەسەرە؟ نا بە پێچەوانەوە ینی گەڕانەوە بۆ دەوڵەتی مرکزیش جارێکی تر گرفتەکان گەورەترەکات چونکە لە ڕاستیات دەوڵەتی مرکزی بەپێی دەستوری عراقیش بێ ناتوانێت بگەڕێتەوە ئەم ناوە بەو شێوەیە کە هەندێک خەڵک تەسەوریەکات. ینی بەپێی ئەو مادانی دەستوری عراقی حکوومەتی عراقی تەنها بۆی هەیە بێتەوە ئەو سنوورەی کە لە ساڵی 2023ەوە لەوێ بووە. ینی لە ساڵی 2023 حکوومەتی عراقی نەیتوانیوە بێتەوە سلێمانی و تەدەخولی سلێمانی بکە ئەوە پێوی دەستوری ژەمە ئاطرافی پێکراوە بۆیە لە ڕاستیە ئەوەی کە ئەوترێت ینی تەسەوەرەکەم لە ڕووی دەستوریە و گونجاو نەبێ. پاشان ئەو چارەسەرانەی تریش کە ینی با بڵێن جەماوەرێکی تووڕەهەیەتی گرفتەکە لەوایە جەماوەر ناتوانرێت کۆنتترۆل بکرێ ئەجینا بەڕاستی سووتاندنی بارەگاکان ئەم پێم وانە چارەسەری مەوزوعەکە بکە ینی بەڵام حکوومەتش تایسە چارەسەری نییە. دکتۆر جەلال بارەگا حکوومیەکان بۆ دکتۆر جەلالات هەیە کۆمەڵە فایلاتی زۆری خەڵکی تایە ئەمانە سووتاندنیان چارەسەر نییە. بەڵام دکتۆر جەلال حکوومەتیش چارەسەری دیار نییە. بۆ نمونە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە گەشتێکی دیبلۆماسیدان لە ئەوروپا بەڵێ گەشتەکە گرنگە بەڵام ڕەوشی ناوخۆ لەوە گرنگترە لە گەشتێکی دیبلۆماسیابی تا ئیستا بۆ نمونە نەیوتووە چۆن چارەسەریشی ئەکا بەس داوای هێوربوونەوە و داوای پارێزگاری لە ماڵ و منتەڵەکات دەکا. لە ڕاستی ئەوەی کە سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ دەرەوە بۆ نمونە ینی مشکلەکە ئێمە لەوەیە کە بنیاتی ئەم حیزبانە وایە حیزبە سیاسەکانی کوردستان ئەمانە حیزبی سیاسی بەرپرز نین بۆیە لە ڕاستیە ناتوانانی پشت بۆوان ببستی بۆ چاکسازی بەڵام گرفتی لەمە گەورەتریش ئەوەیە بەبێ ئەوانش ناتوانانی چاکسازی بکەی. یعنی ئێمە وەکو خەڵکی یاسایی لە بینی ئەو دوو بەرداشە گەورەیە کە لە بینی ئەو دەستاڕەیە هەمومان هاردراوین کە تۆ حکوومەتێکت هەیە بەرپرز نییە کە مەفروزە بەرپرز بێوە لە هەمان کاتیشا بەبێ ئەو حیزبانەی کام حکوومەتیان دروست کردووە ناتوانانی هیچ هەنگاوێکی ایجابی بنیت. بۆیە لە ڕاستی ئەوەی کە ئەکرێت ئێمە تەنها ئومێدمان پێ بێ ئەوەیە کە جارێکترم حیزبانە لە ڕاستیە بتوانن ینی معاناتی ئەم میلەتە ببینن داماوی ئەم میلەتە ببینن کە لە ڕاستیە ئامەش من زۆر ئومێدم پێی نییە. بۆیە ینی تەنها من ئەڵێم ئەگەر بکرێ مەسەلەن خۆپیشاندان چارەسەر بێت تەنها جۆرە خۆپیشاندانێک سەرکەوتووە بێت کە حیزبێکی سیاسی لەم حیزبانەی کوردستان بە ئاشکرا بچێتە پشتی ئەم با بڵێن خۆپیشاندانەوە خۆپیشاندانێکی ڕێکخراو بێ کۆمەڵێ مەبەستی دیاریکراوی هەبێت هەر شوێنێک بۆی ئامانج نەبێ بەڵکو ئامانجەکانی دیاریکراو بێ وابێ حیزبی سیاسەکانی کوردستان بەتایبەت ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی جاران نەزانن هەر لە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و حیزبەکانی ترەوە ئەمانە بە ئاشکرا بچنە پشتی ئەم خۆپیشاندانانە بەڵام خۆپیشاندانەکان ئامانجدار بن. ڕەنگە ئەگەر لە هەموو شوێنەکانی کوردستانە لە پارێزگاکانی کوردستانە جۆرێک لە خۆپیشاندان بکرێ کاریگەری هەبێت بەڵام لە هەمان کاتە کاریگەرەکەی لەوە زیاتر ناڕوە کە حکوومەت هەڵوەشێتەوە حکوومەتێکی تر بە هەمان ئەحزابی پێشوو دامەزرێتەوە کە ڕەنگە لەم حکوومەتی ئێستاش چالاکتر نەبێت. ئەنێمە قیادەی قەیرانی قیادەی خۆپیشاندەرانمان هەیە لەم کاتەیە دەوترێ خۆپیشاندەران قیادەیەکیان دیار نییە بۆیە بەم شێوەیە بەداخەوە تووشی فەوزا بوو تووشی سوتاندن و خوێن ڕشتن و برینداربوون بوو. لە ڕاستیا کێشە لەوەیە کە ینی هەر زۆربەی حیزبە سیاسەکان لەم خۆپیشاندانانەیانە بە ئاسانی سوارشانی جەماوەر بن و بیر لە ینی انتخابات وەڵبژاردنەکانی داهاتووەکەنەوە. یعنی ئەمە گرفتی ئەساسی ئێمەیە کە انتخابات لە ئارایە حتا گرفتمان لەگەڵ حکوومەتی عراقیە بە دەرەجەیەکی سەرەکی تەنها بروونی انتخاباتی داهاتووە ئەجینا حکوومەتی عەبادی ڕەنگە ئامادە بووە ئێستا گفتوگۆی ئاسان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە دەست پێ بکات
مەسلەی انتخابات زۆر حساسە لەم وڵاتانەیە کە دابەش بۆ بەسەر کۆمەڵی حیزبی جیاواز لە یەکتر یان کۆمەڵە نەتەوەی جیاواز لە یەکتر. بۆیە ئێستاش لە ناو خۆپیشاندەرانە ڕەنگە ئاراستەیەک هەبێت کە بیەوێت سوارشانی ئەم جەماوەرە بێت بۆیە لە انتخاباتی داهاتووە دەنگی زیاتر بەدەست بێنێت. ئەمە گرفتی سەرەکیە. بۆیە لە ڕاستیە جەماوەر کاتێک زەختی لە یەکرێ لە ناوچەیەەکە ڕەنگە جەماوەر بەگشتی ئامانجی دیاریکراوی نەبێت. بۆیە من باسم لەوە کردکە کاتێک انتخابات سەرکەوتووە بێت کە مۆڵەتی ڕسمی هەبێت بۆ نمونە لانی کەم حیزبێکی سیاسی بەڕسمی جورئەتیەوەی هەبێت کە ئەلانیەوە بکە کە لە پێش ئەم خۆپیشاندانانەوەیە و خۆپیشاندانەکان تا ئەو کاتە بەرپرسەلەی کە لە فلانە شوێن و فلانە شوێن فلانە ئامانج پێکەیە. ئەگەر ئەوە نەکرێت هیچ کەسە ناتوانێت جەماوەر کۆنتترۆل بکە کە جەماوەرێک ئەوەنە چەساوەتەوە ئەوەنە بێتاقەتە ڕەنگە ئامادە بێ پەلاماری هەموو دام و دەستگایەکی حکومی بات کە گوایە ئەمە دام و دەستگای حکومیە و ئەگەرێتەوە بۆ ئەو حیزب دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان. یعنی دکتۆر ئێمە بەداخەوە خەریکە گەڕێن بۆ ئەو کەلتورەی جاران بە بیرمان دێ لە پێش ڕاپەڕینی 91 کە خەڵکی پەلەماری دام و دەستگای حکومیدا ئەوی دام و دەستگای باسە. ئێستا بەداخەوە خەریکە ئەگەڕێنەوە بۆ هەمان کەلتور بێزاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و بێدەسەڵاتی حکوومەت و بێباکی حکوومەت کەلتوری کۆنی بۆ ناو ژیانی کۆمەڵایەتی خەڵک گەڕاندوێتەوە. لە ڕاستیە ئێمە زۆر ناحەقی خەڵک نەگرین بەڕاستی خەڵک زۆر بێتاقەتە بەڵام ئێمە ینی ئەساس لەوەیە کە ئینسان لە بێتاقەتیشا بتوانێت بزانێ ئامانجەکانی کامەیە گرفت لەوەیە ناتوانانی بە ئاسانی جەماوەرێک کۆنتترۆل بکەی کە زۆر بێتاقەت و بێزار بووە. بۆیە ئێمە لە ڕاستیە من بەڕای من بەرپرسیارەتی گەورە بەرپرسیارەتی یەکەمەکەوێت ئەستۆی ئەم دەسەڵاتە وەک پێم وتی دەسەڵات لە حکومەت گەورەترا حکومەت دەمەیەکە لە نێچیروان و قوبات تاالبانی سەرکردایەتەکەن بەڵام دەسەڵات دەوەیە کە وەختی خۆی بە سیستەمێک پارتیوێکێتی بۆ نمونە لە سا 50 دابەشیان کرد و ئێستاش پاشماوەکانی ئەوە بەسەرمانەوە ماوە. سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسی سەرەکین لەم خۆپیشاندانانە یعنی ئەوان تەنانەت بۆ نمونە سەرۆکێکی حکومەتت نییە کە لە ماوەی دەسەڵاتی 4 ساڵە و 3 ساڵەیە 2 جار 3 جار هاتبێتە ناو سلێمانی ینی وەگەوەی سلێمانی تەنانەت بە شاری خۆشی نەزانی بێ یاخود هەڵەبجەی بە شاری خۆی نەزانی بێ نەهاتووە قسە بکا بۆ جەماوەر وا بکا کە جەماوەر ئەو بە بەشێک لە خۆی بزانن. یعنی مشکلە لەوەیە لای قیاداتی حکومەتی هەرێمی کوردستان تەنها هەولێر و دهۆک سەر بە حکومەتی هەرێمی کوردستان بووە ئەجینا سلێمانی و دکتۆر جەلال ینی هەڵەبجە بەو شێوەیە نەهاتوون لە خەڵکەوە نزیک بنەوە. زۆر باشە دکتۆر جەلال ئەگەر دۆخەکە ئاوا ئالۆزە نە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی توانێت چارەسەریکە نە ئەم دەسەڵاتە ئەتوانێت چارەسەریکە خەڵک یان پرسیارێکی تر کە زۆر جا دەوتری ئەوەیە زۆرێک لە پرپسانی حکومی خۆیان وتویانە لە کۆڕ و کۆبوونەوەی تایبەتە ئەگەر چاکسازیەکی ڕاستەقینە لە سیستەمی موچە و موچەخۆرانە بکرێت چارەسەرە کەواتە بەواتایەکی تر کۆتایی هێنان بەو گەندەڵیە ئیداریە چارەسەرە بۆ ئەمە ناکرێ ئەنی دەوترێ سەدان قایمقامی معاوەممان هەیە سەدان وەزیری معاوەممان هەیە سەدان بەرەوبەری گشتی معاوەممان هەیە هەزاران عەقید و نەقیبی لیواڕوکن و عەمید و فەریقی گۆرانی بێژ و ئیتر جۆرا و جۆرمان هەن نامێ ناوەکانیان بنێم ئەگەر ئەمە کۆتایی پێبێ بۆی هەیە موچە بە شێوەیەکی باشش دابین بێ بۆ ئەمە ناکرێت ئەگەر حکوومەت ناتوانێت شتەکانتر بکە بۆم ئیرادە سیاسیێنی ئەم گۆڕانکاریە بکە کە من لێکۆڵینم من ئەوەی کە لێکۆڵینەوەی ینی دوور و درێژم کردووە لەسەرەوە بابەتی کە بۆچی لە کوردستانە چاکسازی ناکرێت گرفتی سەرەکی نەکردنی چاکسازی ئەوەیە کە هەر کاتە چاکسازی بکەی بەتایبەت هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە با بڵێن پارتی وێچێتی بە دەرەجەیەکە بیانەوێ چاکسازی بکەن ئەبێ لەوە بترسن کە تەنانەت حیزبەکانی خۆشیان هەڵوەشێتەوە چونکە هەر ئەسڵەن تۆ باس کە لە چاکسازیەکەی باز لە بوونی سیستەمێکی ینی گەندەڵ ئەەکەی لە ناو خودی حیزبەکانە ینی خۆچەیە گەندەڵی دروست کردووە تۆڕێک هەیە ئەم تۆڕە لە ناو هەریەک لە حیزبە دەسەڵاتدارەکانە و لە ناو حیزبەکانی تریشا بە ڕێژەیەکی کەم و زیاد هەیە ئەم تۆڕە زۆر مستەفیدە لەو گەندەڵەیەکە هەیە بەڵام گرفتی ئەم تۆڕە لەوەیە کە خاوەنی دەسەڵاتێکی گەورەی لە ناو هەریەک لەو حیزبانەیە بۆیە تۆ زۆر ئاسان نیە باز لەوە بکەی کە بۆچی چاکسازی ناکرێت لەبەرەوەی کە ئەو تۆڕە پێکهێنەری سەرەکیەرێکێک لەو حیزبانەیە خۆتۆ گەردەستکاری ئەو تۆڕە لە خەڵک بکەی زۆر بە ئاسانی توانی حیزبەکەی خۆت بەرەو هەڵوەشانەوە بەریکە ئەمەش زۆر زەحمەتە هەرێکێک لەو حیزبانە جورئەت بکە کە پەلاماری ئەو تۆڕەی خۆی باتواڵی وەشێنێتەوە جارێکی تر. دکتۆر جەلال
دکتۆر جەلال ببوورە لەبەرەوەی کات کەم ماوە دێمە وڵات دکتۆر هێمن کەواتە ئەوەی کە ئەوترێ هەڵبژاردن بۆ نمونە لە ماوەی 3 مانگی ڕابردوو ئەگەر هەڵبژاردنەکە زیاتر پێش بخرێ بۆ نمونە بۆ یەکی دوو بۆ ناو مانگی یەک پێ دوایە چارەسەر بێ خێرا هەڵبژاردنێ بکرێ و نەخشەی سیاسی و معادلەی سیاسی کوردستان گۆڕانکاری بەسەرا بێ نامەوێت خەڵک ناومێت کەم بەڵام قسەیەکی جوان هەیە دەڵێ ئەگەر لە نێوان پایسکلێک و لە نێوان سپۆرتکارێک ڕیز بکرێ پێشبڕچێ بکرێ پێویست بەوە ناکە هەموو خەڵک دەزانێت سپۆرتکارەکە دەیباتەوە لە کوردستان زۆر زەحمەتە ئینتیخابات بتوانێ هاوکێشەی سیاسی بە جۆرێک بگۆڕێ کە خەڵک لە خەیاڵە سەیری دەکە لەبەرەوەی یەک خەڵک دابش بۆ لە ڕووی سیاسی و دوو دام و دەستگاکانی حکومی دام و دەستگاکانی حزبی مەبەسم عسکەری دام و دەستگاکانی ئاسایش بە حزبی کراون کە ئەمانە هەمویان دەخرێنە خزمەت هەندێک حزب لە کاتی هەڵبژاردنە بەڵام ئەمە هیچ بیان نییە بۆی هەڵبژاردن نەکرێت چونکە لایەنی کەم بەشێک جۆرێک لە شەرعیەت بەدەسەڵات دەداتەوە جۆرێک لە گەرم و گوڕی دەخاتەوە ناو پرۆسەی سیاسی و هیچ بەدیلێکی دیکە نییە لە سیستمی دیموکراسیا جگەلەوەی تۆ هەوڵ بدەیت جارنا هەموو جارێ هەوڵ بدەیت انتخاباتەکەت باشتر بکەی خاوێنتر بکەی و جۆرێک لە ئازادی زیاتر لە پرۆسەکە بەرقەرار بکەیت دەبێ ئومێد ئەوە بێ کە هەموو حیزبەکان هەوڵ بدەن انتخاباتێکی پاک انتخاباتێکی بێ فشار لەسەر یەکتری انتخاباتێکە خەڵام هەڵبژاردنێک لە دۆخێکی ئاوا ترسناکە پێ دوایە پێکهێنانی کابینەیەک ئاسان بێ بۆ نمونە ئەڵمانیایەک بەو هەموو جێگیریە سیاسیە و زەبەلاحە ئابوووریەوە هەتاسە نەیتوانێت کابینەیەکی نوێ پێک بێنێ دوای چەندین مانگ چەند مانگێک لە هەڵبژاردن تەوابوونی هەڵبژاردن کە چەند ئارامی سیاسی و ئابووریە بۆ هەرێمی کوردستان لە دۆخێکی ئاوا ئاسانە ڕێگەی دیکە نییە هیچ ڕێگەی دیکە نییە ناچارن هەر هەڵبژاردنەکە بکەن لەنا بەڕاستی دەکرا ئێستا بۆ نمونە حیزبانە لەسەر کابینەیەکی ئینتقالی ڕێکەون کە بۆ نمونە 2 ساڵی دیکە ئینتخابات نەکرێ 2 ساڵی دیکە چونکە بەڕاستی پارەیەکی زۆر خەڵک یەکجار ماندووە 2 ساڵی دیکە هەڵبژاردن نەکرێ ئەگەر ئەمانە لەسەر کابینەیەکی نیشتیمانی ڕزگارکەر ڕێکەون کە ئامادەکاری بۆ هەڵبژاردن بکە بە ئەجندایەکی نوێ لەگەڵ بەغدا بڕواتە گفتوگۆوە هەوڵ بدا ئیسلاح لە مەجای بودجە و موچە و ئەم بابەتانە بکە بەڵام ئەم ئیرادەیە نییە کام ئیرادەیە نەبێت تاکە بژاردەکە بەدەست خەڵک و هێزە سیاسەکان ماوە ئەوەیە کە دەبێت بڕۆنە هەڵبژاردن بڕۆنە هەڵبژار دکتۆر جەلال دوایین قسە بۆ بەڕێستان ئێوە چی دەڵێن لە ڕاستیە ینی لە وڵاتی ئێمەیە لەبەرەوەی هەر حیزبێکەوێ لە دەسەڵاتە بێ لەبەرەوە لەوەچی ئاسان نەبێت جارێکتر کابینەیەک بە ئاسانی دابمەزرێنێتەوە بەڵام ئێمە بێ و کەلتورە فێر بین کە مەرجنی هەموو حیزبە سیاسەکان لە دەسەڵاتە بن ئەمەش بە شتێکی ئاسایی وەرگین بۆ نمونە ینی ئەگەر قانونی انتخابات نییە لە هەرێمی کوردستان ئاجنا بۆ قانونێکی انتخابات دەبووایە کە هەر حیزبێک بۆ نمونە لە سەیە چل لە سەیە چەندێکی سەوتەکانی بەدەست نابتوانێت بەتەنیا حکومەت دروستکە و ئەوەکانی تر ڕێگر نەبن لێی بۆیە لە ڕاستیا زەحمەتە کە تۆ لە کوردستانە خەڵک ینی حیزبە سیاسەکان فێریەوە بن کامیان لە دەسەڵاتا بن باز لەوە بکرێت کابینەیەکی چالاک دابمەزرێ لە ڕاستیا هەموو حکومەتێکی بن کە فراوان بەپێی ئەوە دەبیاتە سیاسی کە هەیە کۆمەڵە کێشەی زۆری هەیە ینی گرفتی سەرەکی حکومەتی بن کە فراوانەوەیە کە لە ماوە نزیکە ئیستقرارێکی کەم دروستەکات بەس لە ماوە دوورە گرفتی زۆر گەورانێتەوە گەوەی کە لە هەرێمی کوردستان بینیمان یعنی لە ماوەی ئەوەڵ یا تا ڕادەیەک حکومەتی بن کە فراوان توانی کەمێک چالاک بێ بەڵام ئەوەی دوای ئەوە بینیمان کە ماوە درێژ بوو لە ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە بینیمان گرفتێکی وا گەورەی نایە کە تەنانەت خۆشی وەک حکومەت لە کار کەوت و پەرلەمانی کوردستانیش لە کار کەوت هەڵبژاردن چارەسەرە دکتۆر جەلال هەڵبژاردن نەتوانێت چارەسەرێک ئەگەر ڕێژەییش بێ بۆ ئەم دۆخەنا لەبارە بدۆزێتەوە والله ئەوەی کە من تێگەیشتم ینی ئەگەر هەمان هێزی سیاسی بێنەوە ساحەکە کە ئەوەش هەر ئەوە چاوەڕوانەکرێتەوە زۆر زەحمەتە کە هەڵبژاردنیش چارەسەر بێت بەڵام لانی کەم کۆمەڵێک دەمچاوی تازە بێتە پێشەوە کە ئەمەش هەر تەسەورەکەم تەنها بە ئومێدکردنێکی خەڵک بێ بۆ ماوەیەکی کەم بەڵام ئەکرێ بۆ نمونە بە ئەگەر حیزبە سیاسەکان بە تایبەت با بڵێن گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووە گەر بتوانن بە یەکەوە لیستێکی هاوبەش پێک بێن و دابەزن ڕەنگە بتوانن کە کاریگەرێکی گەورەتریان هەبێ لەسەر دروستکردنی ڕووداوەکان لە دوای هەڵبژاردنەکانە کە ئەمەش من تا ڕادەیەک بە زەحمەتیە بینم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر جەلال حەسەن مامۆستای زانستە سیاسەکان لە سلێمانیەوە دکتۆر هێمن میرانی مامۆستای زانستە سیاسەکان لە هەولێرەوە بینەران بیسەران بەخوای گەورتان ئەسپێرین خواتان لەگەڵ